پرۆسەیەکی هەمەلایەنە پرۆسەیەکی شمولیە ئەوەی ئێستا ئەیبینین لە ڕاستیە داگیرکاری تورکیا بۆ باشووری کوردستان لە ڕاستیە پرۆسەیەکی قوڵ و هەمەلایەنە بەداخەوە بە شێوەیە لە شێوەکان جۆرێک لە زمینەسازی ذهنی و فکری لە لای تاکی کورد کراوە کە ئەمە بەشێک لە ڕاگەیاندنی سەردەستی کوردی ئاڕاستەیەەکە کە ڕاگەاندنێکی پرۆفشناڵە بەوەی کە ئەوەی کە تورکیا لە باشووری کوردستانێکە پرۆسەکە داگیرکاری نییە لە بەداخەوە کەمە لە ڕاستە کارەساتێکی نێتەوەیە تۆ ذهنیەتی تاکی خۆت بۆ شێوە ئامادە بکەیت کە ئەمە پرۆسەیەکی داگیرکاری نییە بەداخەوە ئێساکە تەنها داگیرکاریەکە لایەنی سیاسی نیە یان لایەنی جوگرافیش نییە کە ئێستا بە قوڵایەکی جوگرافی زۆراتۆتە ناوە تەنانەت چۆتە بواری ینی بە شێوازێک لە شێوازەکان وێرانکردنی ژینگەی و داگیرکردنی و تێکدانی ذهنیەت و بیرکردنەوەی تاکی کوردی کە ئەمە بە هیچ شێوەیەک لە خزمەت پرۆسەی هەستی نەتەوەیی و مەسەلەی ناسیۆنالیزمانە پێم وایە بۆ ئێستای دەسەڵاتی سیاسی کوردی ئەگەر بیانەوە تەرکیز لەسەر لایەنە سیاسەکەش نەکەن بۆ بیانەوەی کە ئەمە مەترسی لەسەر ئاسایشی هەرێمی کوردستان دروستەکە بۆ حکومەی تورکیا دەوڵەتێکی بێزە پێم وایە دەسەڵات لە باشووری کوردستانی ئێستاکە ئەبێت تەرکیزی هەریچ نەبێ لەسەر لایەنە ئینسانیەکە بێت تەسیری لەسەر مەبەستم بوعدە مرۆییەکەی پرۆسەی داگیرکاریە مەبەستم لایەنە معنەویەکەیەتی بەوەی کە ئەوان هەوڵ بدەن ئەو داگیرکاریەی کە تورکیا لە باشووری کوردستانێکە لە ڕووی ژینگەیەوە لە ڕووی ئینسانیەوە کارەساتەکان بۆ گوندەکان ڕوخاندنی گوندەکان شەهیدکردنی خەڵکی مەدەنی ئەمانە بە شێوازێک لە شێوازەکان بە بیان و ئینسانەکەەوە بگەن ڕای گشتی دنیاکە لە ڕاستیە ئەمە کارەساتێکی مرۆیی دروستەکە لە باشووری کوردستانە ینی واز بێنە لە ڕەهەندە سیاسەکەی بەڵام لە ڕووی مرۆییەوە توانین تۆ ئەم پەیامە بگەێنی بۆ هیچ نەبێ کۆدەنگیەک لە ناو جادەی سیاسی عالەمیە دروستکەی لە کۆمەلگەی نێودەوڵەتیە دروستکەی بەوەی کە تا ڕادێک ئەو داگیرکاری تورکیا لە باشووری کوردستان ڕابگرن لە ڕاستیە بیانوێکی لاوازە ینی بە هیچ شێوەیەک نابێت بوونی پارتی کرێکاران لە قەندیلە بکرێتە بیانوێک بۆ شەڕی ناوخۆ چونکە لە ڕاستیە نەکرد خزمەت ینی بەتەواوی پێچوانەی لەگەڵ هەموو پرەنسیپێکی نەتەوەیە ئەمەش لەوەی کارەساتێکی مرۆیش لە باشووری کوردستان دروستەکە چونکە شەڕ دەرەنجامەکەی بێگومان هەر زەرەر و زیانە بۆ خەڵکی باشووری کوردستان و بۆ قەزەی نەتەوەی ئێمە وەکو چۆن ئەڵێن هەبوونی پارتی کرێکاران لە باشووری کوردستان داگیرکاریە هاتنە ناوەوەی دەوڵەتی تورکیاش ئەگەر یەک سەربازیش بێ بۆ ناو خاکی باشووری کوردستان داگیرکاریە هەریش نەبێتەوە ئەم خیتابە ئاڕاستە بکە بۆی تاکی کۆمەلگەیەک تۆ تێبگا کە هاتنی تورکیاش داگیرکاریە هەرچەند بوونی پارتی کرێکاران لە باشووری کوردستان یعنی شتێک نییە تۆ چونکە لە قۆناغی ئینتیقالیە لە مەسەلەی سەربەخۆیی تۆ لە قۆناغی سەربەخۆیی نەتەوەیە ناکرێ هەبوونی پارتی کرێکاران باشە بوونی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد لە باشوور کاتێک کەمە لە ڕۆژهەڵات بنیان لە ئێران لە خاکی ئێرانە بین لە خاکی سووریا بووین ئەکری ئەمە بە داگیرکاری حساب کرایە چونکە ئێمە تۆ کە لە کاتی قۆناغی بەرگریای پێویست بە منفەزە پێویست بە جێگایەکە بە جوگرافیاکە بۆی ینی قۆناغی خەباتی بەرگریەکەی خۆ درێژە پێ بدەیت باشووری کوردستان چیاکانی باشووری کوردستان ئێساکە تاکە منفەزن بۆ پارتی کرێکاران بۆی بتوانن چالاکیەکانیان خەباتیان دژی دەوڵەتی تورکیا درێژە پێ بدەن تۆ ناکرێ هەموو ئەم پرۆسە ئەم بزوتنەوە سیاسیە دژە داگیرکاریە کە پارتی کرێکاران ئێستا قیادەیەەکە بە تایبەتی بەرامبەر بە دەوڵەتی داگیرکاری تورکیا ناکرێتەوە ئەمە بێ تۆ ئەسڵەن ینی تانە لە شەرعیەتی بوونیان بدەیت و بوونی ئەوان بە داگیرکاری بسەلمێن پرۆسەکە پەیوەندی بە بەرژەوەندیەوە هەیە لە ڕاستیە بەرژەوەندیەکەش بەرژەوەندیەکی ئابووری تەواو حیزبیە یعنی بە هیچ شێوەیەک پەیوەندی بە پرۆسەی نیشتیمانیەوە نیە پەیوەندی بە پرسی نەتەوەیەوە نیە ینی بەداخەوە تەنانەت ڕەهەندە ئینسانەکەشی تیا ڕەچاو ناکرێت ینی تەرکیزیش تەنان لەسەر کارەساتە مرۆییەکە نیە کە لە خاکی باشووری کوردستانە لەسەر دەستی دەوڵەتی تورکیا ڕووەدا